ئەردۆغان بەهێزترین سەرکردەی تورکیا لە دوای ئەتاتورک. ڕەجەب تەیب ئەردۆغان کە بە سەرەتایەکی متەواضیعانە دەستی پێکرد، ئێستا گەورە بووە و بووەتە زەبەلاحێکی سیاسی. ماوەی 20 ساڵ سەرکردایەتی تورکیای کردووە و لە دوای مستەفا کەمال ئەتاتورک باوکی ڕۆحی کۆماری تورکیای مۆدێرن زیاتر لە هەر سەرکردەیەک وڵاتەکەی لە قاڵب داوە. سەرەڕای ئەوەی ڕوبەڕووی زنجیرەیەک قەیران بوویەوە، بەڵام لە قۆناغی یەکەمی کێبڕکەی سەرۆکایەتی 2023دا جارێکی دیکە بە پلەی یەکەم هاتە دەرەوە. دوای ئەوەی لە 2016 لە هەوڵی کودەتایەک ڕزگاری بوو، دەسەڵاتەکانی سەرۆکایەتیەکەی بەهێزتر کرد و سەرکوتی نەیاران و ناڕازیەکانی کرد. سەرەتا لە 2003ەوە وەک سەرۆک وەزیران و دواتر لە 2014ەوە وەک سەرۆک کۆمار دەستبەکار بوو. ڕەجەب تەیب ئەردۆغان تورکیای وەک زلهێزێکی ناوچەیی سەلماندووە و پاڵپشتی لە دۆزی ئیسلامیەکان کردووە. هەرچەندە سەرۆکی وڵاتێکی ناتۆیە، بەڵام خۆی وەک دەڵاڵێک لە شەڕی رووسیا لە ئۆکرانیا جێگیر کردووە. سویدی ناچار کرد لە هەوڵەکانیدا بۆ چوونەنەوە هاوپەیمانێتی ناتۆ بۆ ماوەیەکی زۆر لە چاوەڕوانیدا بمێنێتەوە. دیبلۆماسیەتە توندەکەی ئەو هاوپەیمانەکانی لە ئەوروپا و دەرەوەی ئەو وڵاتە تووڕە کردووە. 5 ساڵ لەمەوبەر 15 ساڵی ئەتاتورکی تێپەڕاند و بوو بە یەکەمین سەرکردە کە درێژترین ماوە سەرکردایەتی تورکیای مۆدێرنی کردبێت. لە 2014 بووە یەکەم سەرۆک کە بەدەنگی خەڵک هەڵبژێردرا. دواتر سەرکەوتنی بەدەستێنا لە ڕیفراندۆمێکدا کە دەسەڵاتی لە دەستی سەرۆکدا چڵ کردەوە. کاروانی سیاسی ئەردۆغان. سەرەتای کاری سیاسی ئەردۆغان دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو. یەکەم ڕۆڵی سیاسی لە 1976 بوو، وەک بەرپرسی لقی گەنجانی ناوچەی بیئۆڵۆی ئیستەمبوڵی پارتی ڕزگاری نیشتیمانی بە سەرۆکایەتی نەجمەدین ئەربەکان کە بە شێوەیەکی بەرفراوان وەک ڕاهێنەری ئەردۆغان سیر دەکرا. ئەو وردە پێگەی بەرز بوویەوە تا لە 1994 بوو بە سەرۆکی شارەوانی ئیستەمبوڵ. لەوێ زۆرێک لەو کێشانەی چارەسەر کرد کە ڕوبەڕووی دانیشتوانی شارەکە بووبوویەوە، وەک پیسبوونی هەوا، کۆکردنەوەی زبڵ و نەبوونی ئاوی پاک. بەڵام دوای 4 ساڵ بەهۆی خوێندنەوەی شیعرێکی مشتومڕاوی تۆمەتبار کرا بە هاندان بۆ جیاکاری ئاینی و بەو هۆیەوە بۆ ماوەی 4 مانگ زیندانی کرا. ئەردۆغان لە مانگی تەمووزی 1999 لە زیندان دەرچوو. دوای 2 ساڵ پارتی داد و گەشەپێدان ئاک پارتی پێگێنا. دوای 15 مانگ لە دامەزراندنی پارتەکە لە هەڵبژاردننی 2002 لە سەروبەندی قەیرانی داراییدا سەرکەوتنی بەدەست دێنا. بەهۆی قەدەغەکردنی لە سیاست، ئەردۆغان تا مانگی ئاداری دواتر نەیتوانی وەک سەرۆک وەزیران دەست بەکار بێت. گۆڕانکاری لە ماوەی 20 ساڵدا. زۆربەی شرۆڤەکاران دەیی یەکەمی دەسەڵاتی ئەردۆغان بە دەیی چاکسازی لە حکوومەت و لە باوەشگرتنی دیموکراسی لە تورکیادا دەزانن. لە کاتێکدا تورکیا هەموو هەوڵەکانی خست بۆ گەڕ و هەوڵی دەدا بچێتە ناو یەکێتی ئەوروپا. بەڵام لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ڕخنەی زۆر لە ئەردۆغان گیرا کە ڕوانگەیەکی تاکڕەوی گرتووەتە بەر. زۆر کەس دەیانوت ئەردۆغان تورکیای زیاتر جەمسەرگیر کردووە، بەتایبەت لە دوای ناڕزایەتیە سەرتاسەریەکانی دژ بە حکوومەت و هەوڵی کودەتاکەی 2016. لە پاکتاوکردنەکانی دوای کودەتا شکست خواردووەکە دەیان هەزار کەسی خستە زیندان یان دوور خستەوە لە کارەکانیان. حکوومەتەکەی بە دوای لایەنگرانی فەتحوڵڵا گوڵەنەوە بوو تا لە هەموو جونگەکانی کارگێڕی و سیاسی وڵات ڕیشەکێشیان بکات. ئەردۆغان ڕاستەوخۆ گوڵەنی بەهاندەری سەرەکی ڕێخستنی کودەتاکە تۆمەتبار کرد. ئەو تۆمەتانەش بەس بوو بۆ ئەوەی لایەنگرانی گوڵەن کە ئەردۆغان بە فەتۆ ناوی دەبرد ڕوبەڕووی زیندان و دوورخرانەوە بکرێنەوە. ڕەخنەگران دەڵێن سەرکوتکردنەکە وەک بەرجێک بەکارهێنراوە بۆ بە ئامانجگرتنی ناڕزایەتیە سیاسیە بەرفراوانەکان و زاراوەی گوڵەنیست بووەتە فڵچەیەک بۆ سڕینەوەی هەر نەیارێک. لە هەڵبژاردننی گشتی 2015دا کاتێک پارتی داد و گەشەپێدان زۆرینەی پەرلەمانی لەدەستدا، ئەمە ژوای کرد سەرۆک کۆمار هاوپەیمانی لەگەڵ پارتە نەتەوەیەکاندا بکات و دەستبەرداری پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد ببێت. دوای 4 ساڵ و لە 2019 ئەردۆغان تووشی یەکەم شکستی هەڵبژاردن بوو، کاتێک لە هەڵبژاردنە ناوخۆیەکان شارە گەورەکانی وەک ئیستەمبوڵ و ئەنقەرە ئۆپۆزیسیۆنیان هەڵبژارد. دووبارەکردنەوەی دەنگدانەکان لە ئیستەمبوڵ کە دوای ناڕزایەتی دەربڕینی پارتی داد و گەشەپێدان لەسەر ئەنجامەکەی بەڕێوە چوو، بووە هۆی ئەوەی کاندیدی ئۆپۆزیسیۆن بۆ سەرۆکایەتی شارەوانی بە جیاوازیەکی زۆرتر سەرکەوتن بەدەست بهێنێتەوە. خۆری گەشی ئەردۆغان بەرەو ئاوابوونە. ڕۆژی سیوێکی ئاداری ئەمساڵ تورکیا هەڵبژاردننی شارەوانیەکانی ئەنجامدا و بە جۆرەی ئەنجامەکان پارتی دەسەڵاتدار ئاک پارتی لە ماوەی زیاتر لە 2 دەی ڕابردوودا گەورەترین شکستی هێنا و 11 شاری گەورەی لەدەستدا بەراورد بە هەڵبژاردننی پێشتر لە 2019دا. خودی ئەردۆغان دانی بەو شکستە داناوە و لە وتارێکدا دوای هەڵبژاردن وتی ئەنجامەکانی هەڵبژاردنەکە ئەوە نەبوو کە پارتەکەی خوازیاری بوو.
ئەمەش وەرچەرخانێکە بۆ پارتەکەی، بۆیە بەرەخنەکاندا دەچنەوە و کار دەکەن بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان. زیادبوونی ناڕەزایەتیەکان بەرامبەر سیاسەتەکانی ئەردۆغان لە دەیی دووەمی سەرۆکایەتیەکەیدا و بەرزی ڕێژەی هەڵاوسان و ناڕازیبوونی دەنگدەرانی ئیسلامی و خەڵکی تورکیا بەگشتی خەریکە خۆری گەشی دەسەڵاتی ئەردۆغان وردە بەرەو ئاوابوون دەبات. بەشێکی زۆری ئەوانەی دوێنێ لە سەرکەوتنی ئاکپارتی و خودی ئەردۆغاندا هاوکاری بوونەتە نەیاری ئەمڕۆی ئەردۆغان، وەک فەتحوڵڵا گوڵان، ئەحمەد داود ئۆغڵۆ و عەلی باباجان کە سێ سەرکردەی دیار و هاوکاری ئەردۆغان بوون بەر لە بوونی بەسەرۆک، بەڵام ئێستا حیزب و ڕەوتی خۆیان دروست کردووە و بوونەتە ئۆپۆزیسیۆن. پێشبینی دەکرێت شکستی پارتەکەی ئەردۆغان لە هەڵبژاردننی شارەوانیەکانی ئەو وڵاتە کاریگەری لەسەر دۆزی کورد جێبهێڵێت، بەتایبەت دوای پشتیوانیکردنی کورد لە جەهەپا. هەر لەو ڕوانگەیەشەوە مەترسی ئەوە هەیە ئەردۆغان ڕق و تووڕەیی و شکستی خۆی لەسەر کورد خاڵی بکاتەوە. لە ئێستادا هەموو چاوەکان لەسەر ئەوەن کە سوپای تورکیا هێرش بکاتە سەر قەندیل و ئەو هێرشەش لەسەر سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق وەستاوە. لە چەندین وتار و بۆنەی جیادا ئەردۆغان نەیشاردوێتەوە کە ئامانجێتی تیرۆر لە دەرەوەی سنوور لەناو بەرێت وەک ئاماژەیەک بۆ قەندیل. لەبارەی ڕۆژئاوای کوردستانیشەوە ئەردۆغان ڕەتی کردوێتەوە ڕێگە بدات کیانێکی کوردی لە ناوچەکانی باشووری سنووری تورکیا دروست ببێت کە ئەو بە کیانێکی تیرۆریستی ناوزەدی دەکات.